یاسای ژمارە 44 بە کاریگەری ئاوێنە کەسەکە دەستەوەستان و تووڕە بکە. فێر بە ئاوێنەی دەرباری بقۆزیتەوە، چونکە ئەمە دەسەڵاتێکی بەهێزت دەداتێ چاوەکانی خەڵک بخوێنەرەوە، شوێن ئاماژەکانیان بکەوە، پێوەری دڵنیا بەخشتری ئازار و خۆشی بە بەراورد بە هەر وشەیەکی وتراو تێبینی وردەکاری بکە و بیرت بێت. پۆشاک هەڵبژاردننی دۆستان خۆی ڕۆژانە کە ئارەزووی شاراوە دەردەخەن، ئەمەیە کلیلی دەسەڵات، ئەویتر داوای تێبینیکردنی لەلایەن تۆوە نەکردووە، هیچ خۆشی بینینی لە گوڵەکان باس نەکردووە و کاتێک تۆ ئارەزوەکەی خۆی بۆ باز دەکەیتەوە، ئەوە ئارەزوەکەی زیاتر دەبێت، چونکە پرسیاری لێ نەکراوە. پەیوەندیکردنی بێوشە گفتخۆشی ناڕاستەوخۆ زۆرترین دەسەڵات دەگرێتە خۆ، کەس ناتوانێت بەرگەی جادووی ئاوێنەی دەرباری بگرێت. دەسەڵات ئەرکی ئۆپەراسیۆنی سەربازی بریتیە لە دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نیازەکانی دوژمن، سەرەتا وەڵامگۆبوون بۆ ئەو شتانەی کە دەیانەوێت، چاوەڕێکردنی شاراوە، دیسپلین بەرقەرار بکە و لەگەڵ دوژمن خۆت بگونجێنە، لێرەوە سەرەتا وەکو کارگوزارێک وەهایت بۆ ئەوەی دوژمن دەرگاکەی بکاتەوە، پاشان وەکو کەروێشکێکی بەڕەڵاوایت بۆ ئەوەی دوژمن نەتوانێ بتکاتە دەرەوە. سونتزوو سەدەی چوارەمی پێشزاین. پەیڕەویکردن لە یاساکە دووەم. مامۆستای گەورەی مەراسیمی چایی ژاپۆنی سەدەی 16 تاکێنۆشۆ جارێکیان بەلای ماڵێکدا تێپەڕی و تێبینی ئەوەی کرد کە گەنجێک لە نزیک دەروازەکەوە خەریکی ئاودانی گوڵانە، دووشت سەرنجی شۆی ڕاکێشا. یەکەمیان ئەو شێوازە جوانەی کە بەهۆیەوە پیاوەکە ئەرکەکەی بەجێ دەگەیاند و دووەم ئەو گوڵە ڕۆزە جوانانەی شارۆن کە لە ناو باخەکە شکۆفەیان دەکرد. ئەو وەستا و خۆی بە پیاوەکە ناساند کە ناوی سێن نۆڕیکیو بوو. شۆویستی بمێنێتەوە، بەڵام کاری پێشینەی هەبوو دەبوایە پەلە بکات. پێش ئەوەی بڕوات، ڕیکیو بانگێشتی کرد بۆ خواردنەوەی چایی لەگەڵیدا. لە بەیانی دواتردا شۆ بە خۆشحاڵیەوە قبوڵی کرد. کاتێک شۆ ڕۆژی دواتر دەروازەکەی کردەوە، ئەو سەری سوڕما لەوەی تاکە گوڵێک نەماوە زیاتر لە هەر شتێکی تر ئەو دەبوایە ئەو شکۆفانە ببینێت کە کاتی نەبوو ڕۆژی پێشتر ستایشیان بکات. ئێستاش چیتر نەمابوون، ئەو هەنگاوی نا بۆ ڕۆیشتن، بەڵام لە دەروازەکە وەستا و بڕیاریدا بچێتە ژووری چایی سینۆ ڕیکیو. هەرکە لە ناوەوە بوو لە ڕێڕەوەکەدا وەستا و بە سەرسامیەوە سەرنجیدا. لە پێشەوە ئینجانەیەک لە بنمیچەکەدا هەڵواسترا بوو. لە ئینجانەکەدا تاکە گوڵێکی شکۆفەی شارۆن هەبوو کە جوانترین گوڵی باخەکە بوو. بە شێوەیەک لە شێوەکان سێنۆڕیکیۆ بیرکردنەوەی میوانەکەی خوێندبووەوە و بەم ئاماژە ڕەوانە ئەوەی پیشاندا بوو کە ئەم میوان و خانەخوێیە لە هەماهەنگیەکی باشدان. سێنۆڕیکیۆ بووە بەناوبانگترین مامۆستای مەراسیمی چایی و مارکە بازرگانیەکەی ئەم توانازیرەکانەیە بوو بۆ هارمۆنیزەیەکردنی خۆی لەگەڵ بیرکردنەوەکانی میوانەکانیدا و بیرکردنەوەی هەنگاوێک لە پێشتر و جادووکردن لە ڕێگەی خۆگونجاندن لەگەڵ زەوقیاندا. ڕیکیو نە جادوگەر بوو نە حاسەی شەشەمی هەبوو. ئەو بە وردی دەیڕوانیە کەسانی دەوروبەری، ئاماژە وردەکانی دەخوێندەوە و ئارەزووە شاراوەکانی دەردەخست. پاشان وێنەی ئەو ئارەزوەی بەرهەم دەهێنا، هەرچەندە شۆ قەت باسی ئەوەی نەکردبوو کە کەوتۆتە ژێر سیحری شکۆفەکانی شارۆن. ڕیکیو ئەمەی لە چاوەکانیدا خوێندەوە. ئەگەر وێنەدانەوەی ئارەزوەکانی کەسێک بە مانای کەوتنە ناو چاڵێک بێت، باوا بێت. هێزی ڕیکیو لە بەکارهێنانی لێهاتوانەی ئاوێنەی دەرباریدا بوو کە ڕواڵەتی توانایەکی نائاسایی پێدا بۆ بینینی ناخی خەڵک. وێنە قەڵغانی پێرسیوس وەک ئاوێنەیەکی وێنە دەرەوە پۆڵش کراوە، مێدوسا ناتوانێ بتبینێت.
تەنیا دزێویەکەی خۆی لێوە وێنە دەدرێتەوە. لە پشت ئاوێنەیەکی وەهاوە تۆ دەتوانیت فریو بدەیت، گاڵتە پێ بکەیت و تووڕە بکەیت. بە یەک لێدان سەری بێئاگای مێدووسا دەپەڕێنیت. وریاکردنەوە بە ئاگابە لە بارودۆخە وێنە دراوەکان. ئاوێنەکان دەسەڵاتێکی گەورە دەگرنە خۆ، بەڵام بە هەمان شێوە هەڵدێری مەترسیداریشن بە بارودۆخی وێنە دراوەشەوە. بارودۆخێک کە پێدەچێ وێنە دەرەوە یان نواندنێکی نزیکی ئەوەی پێشوو بێت. زۆر جاریش لە ستایل و ڕواڵەتی دەرەوەدا تۆ دەتوانیت زۆر جار بگەڕێیتەوە ناو ئەو بارودۆخە بەبێ ئەوەی بە تەواوی تێبگەیت، لە کاتێکدا کە ئەوانەی دەوروبەرت بە باشی لێی تێدەگەن و بەراوردی ئەمە و تۆ بە هەر شتێک دەکەن کە پێشتر ڕووی داوە. زۆر جار تۆ بەدەست ئەو بەراوردەوە ئازار دەچێژیت یان لاواستر دیار دەبیت لە شوێنگری پێشوت، یان ئەوە تا ژەهراوی بوویت بە هەر ڕایەڵێکی هەراسانکەر کە ئەو کەسە جێهێشتووە. خۆت لە کاریگەری ڕایەڵبوونەوە لا بدە وەک ئەوەی کە بەڵایەک بێت. لە بارودۆخێکی وێنە دراوەدا هیچ کۆنتڕۆڵێک یان کۆنتڕۆڵێکی کەمت هەیە بەسەر وێنەدانەوە و یادەوەریەکاندا کە دەبەسترێنەوە بە تۆ و هەر بارودۆخێکی ئەودی و کۆنتڕۆڵی تر. مەترسیدارە، تەنانەت ئەگەر کەسەکە یان ڕووداوەکە ڕایەڵی پۆزەتیڤیشی هەبن، ئازار دەچێژیت کە ناتوانیت لە ئاستیاندا بیت، چونکە ڕابردوو بە شێوەیەکی گشتی گەورەتر لە ئێستا دیارە. ئەگەر تۆ تێبینی ئەوە بکەیت کە خەڵکی ڕایەڵت بکەنەوە بە ڕووداوێک یان کەسێکی ڕابردوو، هەموو ئەو شتە بکە کە دەتوانیت بۆ ئەوەی خۆت لەو یادەوەریە جیا بکەیتەوە و وێنەدانەوەکە بشکێنیت.